تا دێت وادەی دیاریکراو بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم نزیکتر دەبێتەوە. سەرەڕای ئەوەی ڕێکخرا و دەستەکان بەردەوامن لە سیمینار و گفتوگۆ کراوەکان لە سەر ئەنجامدانی ڕیفراندۆم، بەڵام هیچ گۆڕانکاریەک بەسەر هەڵوێست و بۆچوونی لایەنە سیاسیە ناکۆکەکاندا لەسەر دیاریکردنی وادە و شێوازی ئەنجامدانی ڕیفراندۆم نەهاتووە. ئەندامێکی کۆمەڵی ئیسلامیش پێی وایە بانگەشە جیاوازەکان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم بووەتە هۆی لێکترازانی لایەنە سیاسیەکان. پایەکانی بوونی دەوڵەتی سربەخۆ جێگیر بێ لە بەیانی درەنگتر نییە. کۆمەڵی ئیسلامی پێخۆشە بڕیاری لەسەر بدرێ و واروەها هیچ متەڕەدید و دوو دڵ نییە. بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە ئەیبینین لە واقعی هەرێمی کوردستانە و لە ئاستی ناوخۆیە پرسی ڕیفراندۆم نەک نەیتوانی تەباییمان کا دروستکە، بەڵکو توانی پەش و بڵاومان کاتەوە. یەکێتی نیشتیمانی داوا دەکات لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ڕیفراندۆم بکرێت، بەڵام هیچ هەنگاوێکی کردداری بەو ئاڕاستەیەدا نەنراوە و هیچ نوێنەرایەتێکی کۆمسیۆن لە ناوچە جێناکۆکەکاندا نەکراوەتەوە. پێویستمان بەوە هەیە ئەم ڕیفراندۆمە بکەین بە ئامرازێک بۆ ڕێخستنەوەی حیزبە سیاسیەکانی کوردستان کە ناکۆک و ناتەبان، خۆتان نەزانن کە حیزبە سیاسیانە ناتەبان، ئەمە بکەین بە هەلێک بۆ یەکگرتنەوەی ئەوان و نزیکبوونەوەی ئەوان. پەرلەمان کارا بکەینەوە بۆ ناوچە دابڕێنراوەکان داخڵی ئەم ڕیفراندۆمە بکەین، چونکە بە هەمووی کوردستانن، هەمومان بەیەک واتوانین ئەم ڕیفراندۆمە سەرخەین. لە ئێستادا زۆرینەی لایەنە سیاسیەکان سەرنج و تێبینیان لەسەر وادەی ڕیفراندۆم هەیە، بەڵام پارتی بێگوێدانە سەرنج و تێبینی حیزبە سیاسیەکان و ڕای وڵاتانی نێودەوڵەتی جەخت لە سەرنجامدانی ڕیفراندۆم لە 25 ئەیلولدا دەکاتەوە. ئێمەمانان احتیمال هەیە نەیزانین احتیمالی شەیە بیزانین، بەڵام سەبارەت بەدانانی ئەو بەروارە بۆ نمونە یەکێک لەو ئەلفوبەیان یان لەو کۆدانەی کە شاراوە بێ بۆ نمونە کە داوایان لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم کردووە، ئەوان وتویانە مەجالمان هەیە لە 29 هەتا 39 بۆ لە ناوەڕاستە ئەو بەروارەیان نەهین کردووە هەڵبژاردووە. بەشێک لە چاودێران پێشبینی دەکەن ڕیفراندۆم لە 25 ئەیلولدا هەرێم دووچاری لێکترازانی سیاسی زیاتر بکاتەوە، بەوەش تەنها هاوڵاتیان زیانمەند دەبن. ئەم پێشهاتەش جارێکی دیکە هەرێمی کوردستان بەرەو دواوا دەگەڕێنێتەوە، هەرێمێک کە لە ئێستادا گیرۆدەی چەندین قەیرانی دروستکرا و درێژخایەنە کە هیچ زەمینەیەکیان بۆ گەشتبینی خەڵکو و گەڕاندنەوەی ئینتیما بۆ هاوڵاتیان نەهێشتووەتەوە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.